بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین جارێکی تر لەگەڵ هاوکارم کاک ریاض بەیەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە بەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆ و داهاتووشمان هەمیشە جێگەی سوود و ڕەزامەندی سەرەتا خوای گەورە و پاشانیەوەی بینەری عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لێبێ خۆشەویستان، ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دووپا دەکەینەوە. ومێ دەکەین کۆی بڕگە و بابەتی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی عزیز بێت. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پاراستنی بەهای خێزان و بنەماکانی خێزان لە ئێستادا کە ڕەشەیەکی زۆر بەرامبەر بە خێزانی ئێمە هەیە و بەشێ لە خێزانەکان بە جۆرە لە جۆرەکان یا بەرەو هەڵوەشانەوە دەچن یا لە ناوخۆدا نەبوونی پەروەردەیەکی ڕاستەن وای کردووە کە تاکەکان ببنە تاکێکی دزێ و خراپ بۆ کۆمەڵگەکان. دەوەری دووەمی بەرنامەکەمان گرنگی نووسینی گرێبەستی کارکردنی نێوان کرێکار و خاوەنکار تا چەند گرنگە و تا چەند پێویستە لە نێوان هەر خاوەنکار و کرێکارێکدا گرێبەستێکی کارکردنە بێ کە لایەنی سێم کە یاسایەت چاودێری بێ و پارێزەری بێت. هەوەری سێمی بەرنامەکەمان کەمپینی ببینە و بێدەنگمە بە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەیاندرا بۆ دۆسیەی ئاگرتێبەردان و سووتاندنی سێوان قادر لە قەزای مچماڵ و منداڵەکانی لەلایەن هاوسەرەکەیەوە. تەوەری سێمیش قسەکردنە لەسەرەوە کەمپینە و سەرنجامی ئەو دۆسیە لە دادگا و لە لای لەلایەنە پەیوەندیدارەکان بزانین بەکوێ گەشتووە لەگەڵ کۆمەڵێ زانیاری و ڕاپۆرتی بەسوود کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادە کردەوە بەر لە هەر شت دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان با پێکەوە بینەریە و بڕگەیەش بێت. دەستپێکی هەموو ڕۆژێکی نوێ بینەری بڕگەی نرخی دراوەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ بن بۆی کە ئاگادار بن لە گۆڕینی نرخی دراوەکان بۆیە بە ئاین ژێستە پێکەوە بینەریە و بڕگەیە بین.
بەڵێ خۆشەویستان بڕگەی یادەوەریشمان هەیە کە ڕۆژانە ئاشناتانەکەین بە کۆی ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و با ئێستش پێکەوە بینەری بڕگەی یادەوەریەکان بین. چواردەی نوێی ساڵی 1999 پیرەمێردی شاعیر لە سەرداوای سوڵتان عەبدولحەمیدی دووەم دەکرێتە ئەندامی ئەنجومەنی ئەستەمبوڵ. ئەویش بەهۆی کارە چاکە خوازیەکانی پیرەمێرد بەرامبەر گەلانی بەشداربووی ناودەوڵەتی عوسمانی. پیرەمێردی شاعیر یەکێک بوو لە کەسایەتیە ڕووناکبیرەکانی کورد کە لە لای سەرانی دەوڵەتی عوسمانی پێگە و ڕێزێکی زۆری هەبوو و چەندین جار سەردانی ئەستەمبوڵی کردووە و سەرانی عوسمانی یارمەتی چاپ و دەرکردنی کتێب و چاپخانەیان بە زمانی کوردی داوە. چواردەی نوێی ساڵی 2003 بۆ یەکەم جار وەزیری دەرەوەی ئەمریکا کۆڵن پاول دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن سەردانی بەغدای کرد. چواردەی نوێی ساڵی 1992 دامەزراندنی زانکۆی دۆهۆگ ئەوەش وەک یەکێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕینی گەلی کورد و نەمانی دام و دەستگاکانی بەعسات لە هەرێمی کوردستان. لەگەڵ کۆتایی هاتنی پشووی هاوینە بەرەبەرە ئەو خول و شوێنانەی کە خولەکانیان کردووەتەوە بە تایبەتی بۆ منداڵان بە تایبەتی خولە پەروەردەییەکان و لە ناویشیاندا ڕێکخراوەکان و ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ ئیسلامی کە لە هەموو ڕێکخرا و لە هەموو ئۆرگانەکاندا خولی تایبەت بۆ پەروەردەکردنی منداڵان کراوەتەوە کە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆتایی یەکێک لە خولەکانی ڕێکخرای خوشکانی کۆمەڵ ئیسلامی لە سلێمانیان بوو کە ئەویش لە بەرکردنی ناو و واتای ناوەکانی خوای گەورە بوو کە ڤیتیەکیان بۆ ئامادەکردین با پێکەوە بینەریەوە ڤیتیە بین. تا بەلای خۆی گەورە میێنەدا منەکو قوتابێکی بەشدار بوو لە بەرکردی ناپیرۆزەکانی خۆی بەرەگار بەشداریم کرده بوو توانین پلەی یەکەم بەدەست بێنم. سپاس بەخوا. زۆر سپاسی دەستەی ڕێکخراوی خوشکانەکەم و زۆر سپاس دەکەم بۆ هۆی ئەوەی من سێم بووم و ناوەکانی خۆی گەورەم لەبەر کردووە. هیوادارم ئێوە شوتان بەشدار بن و دەستخۆشی لە لەقی خوشکان دەگەن کە هەوڵێکی یارمەتی زۆران لەگەڵ ئێمەدا و ئێمە توانیمان سەنای خۆی گەورە بەرکەین و زۆر دەستخۆشیان هەوڵێکی زۆر یارمەتیان لەگەڵ ئێمەدا ئێمە توانیمان بینە خاوەن یەکەم. داوا دەکەین هەرچی مناڵانە لەم خولانە بەشداری بکەن چونکە ئەم بۆ خۆمان و بۆ ئایندەشمان ئیسفادەی هەیە و سوودیشی هەیە.
ئێمە وەکو بەشی مناڵانی لە قیسلێمانی ڕێکخراوی خوشکان هەستین بە ڕاگەاندنی پرۆژەی لەبەرکردنی ناوەکانی خۆی گەورە بۆ قوتابیان و مناڵان و نوجوانانی سنووری سلێمانی و سپاس بۆ خوا نزیکەی 200 مناڵ بەشدار بوون و بە سەرکەوتووی توانیان ناوەکانی خۆی گەورە و لەگەڵ کورتەیەک لە ماناکەی لەبەر بکەن و ئێمە ئێستا هەستین بە سازکردنی ئەم ئاهەنگە بۆ ئەو مناڵانەی کە بەشدار بوون و خەڵاتکردنی یەکەم و دووەم و سێمەکان و بڕوانامە پێدانی ئەوانەی کە بەشدار بوون. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پاراستنی بەها و بنەماکانی خێزان. کۆنفۆشیۆسی ڕابەر و حەکیمی وڵاتی چین لە ساڵی 551 پێش زایندا دەڵێت کۆمەڵگەیەکی شلوشێوە و داڕوخا و ناکۆک و ناتەبا بەرەنجامی خێزانێکی شلوشێوە و ناکۆک و ناتەبایە. ئەگەر دەتەوێت کۆمەڵگە کۆک و تەبا و بەرەو سەرکەوتن هەنگاو هەڵێنەرەوە بێت و بتەوێت کۆمەڵگەیەکی سەرکەوت و کۆک و تەبا دەبێت ئەوە پێویستە خێزان هەر لە بنەماوە سەرکەوتن و زیرەکی و ئامانجداری بکاتە هەوێنی کارەکانی خۆی. ئەمە 551 ساڵ پێش زاین قسە یەکێکە لە شارەزایانی بواری خێزان بۆ قسەکردن لەسەر پاراستنی تەواوی بنەماکانی خێزان و ئەو هەڕەشە مەترسیانەی کە ڕوو لە خێزانی ئەمە دەکەن بەتایبەت لە هەرێمی کوردستان و دەبینین زۆر جار خێزانەکانمان لە دادگاکاندا بەشێکی زۆریان بەرەو هەڵبۆشانەوە و جیابوونەوە هەنگاو دەهاوێن. میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەڵێن کاوە بانخوازی ئیسلامیمان کردووە کە لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانەوێ مامۆستایان سڵاوی خوارد لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونت بۆ دەرفەتەی کە بەێمەت بەخشی با سەرتا لەو پرسیارە دەست پێ بکەین گرنگی خێزان چییە و بۆچی پێویستە ئێمە هەمیشە پارێزەری خێزان بین. بەڵێ بەڕێز مامۆستا بەڵێنکاوە بانکوازی ئیسلامی کە لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بۆ قسەکردن لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە پاراستنی خێزان و بنەماکانی خێزانە. سڵاوی خوارد لێبێ گوێت لە دەنگی من بێ بزانین گرنگی خێزان چییە بۆ ژیانی هەریەک لە تاکەکانی ئێمە و بۆچی پێویستە ئێمە هەمیشە پارێزەر و سەرسەختێک یان بوونە داکۆکیکارێکی سەرسەختی خێزان بین. دیارە وێنەکەی دێت بەس دەنگی ئەمە ناکاتە لای بەڕێز مامۆستا بەڵێن بۆ هیوای کە ئاوکارانمان ئەو گرفتەمان بۆ چارەسەر بکەن تاوەکاتی کە بگەڕن لای میوانەکەمان. بەڵێ مامۆستا بەڵێن کاوە بانخوازی ئیسلامی ئەگەر ئەمجارە پرسیارەکەش دووبارەکەمەوە گرنگی خێزان چییە و بۆچی پێویستە ئێمە پارێزەری خێزان بین و هەمیشە لە هەوڵی پاراستنی خێزانەکانماندا بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد سرتا دەست خۆشیتان لێکم بۆ بەرنامەجوانە خوای گەورە پاداشتان بداتەوە و تاعات و عیبادەتی ئێوە قبول بکە اللهم آمین. دیارە مەسئلەی خێزان بۆ خۆی یەکێکە لە بەڵگە و نیشانەکانی خوای پەروەردگار یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار وەکو خوای گەورە فەرمی و من آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. مادام خێزان یەکێ بێ لە نیشانەکانی خوای گەورە و یەکێ بێ لە نیعمەتەکان پێویستەکە ئینسان پارێزگاری خێزان بکە و ئاگاداری خێزان بێت. هەرکو ئیمامی علی رضی الله عنه فەرمێ یا لە تەفسیرە و ئاەتەی سوڕەتی التەحریم فەرمێ وەکو خوای گەورە فەرمێ یا الذین آمنوا قوا أنفسكم وأهلیکم نارا فەرمێ خوای گەورە لەم ئاەتەیە ئێمە ئاگادارەکاتەوە کە ئێمە ئاگاداری ماڵ و مناڵی خۆمان بین و ئامۆژگاریان بکەین. قوا أنفسكم وأهلكم نارا يعني علموهم وأدبوهم يعني هم فێری زانست و زانیاری شەرعیان بکەن هم فێری ئامۆژگاری و ئەدەب و ڕەوشتی جوانی ئیسلامیان بکەن. لەبەرەوەی خێزان گرنگی خۆی لە ئیسلام هەیە.
ئەگەر خوانەکە خێزانەکان بەرەو تێکچوون بەرەو شیرازە و بەرەو بشرانن و بەرەو یەکترازان بڕوە ئەوە کۆمەلگاش بەرەو خراپە ئەڕوا نەتیجەیەکی خراپە بێ کێشەی گەورەی لێ ئەکەوێتەوە کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئابووری کێشەی ئەخوانەکە ئیجتیماعی کۆمەڵێ دەردەسەری و کێشەی زۆر گەورمان دوایی توش دێ وەکو ئەوەی کە ئەمڕۆ خوانەکە پەرژینێکی قایم کۆمەڵی ئیعلاممان هەیە بەڕاستی بۆ تێکدان و بۆ ورژاندنی ئائیلەکانە بۆ تێکدان و لەکترازانە بۆی کە کوڕ بە باوکی خۆی لە ئافرەتی بینی ژنوێت ئەوانە ئیعلامەکانە بێ مستەهدەف بن لە ڕووی ئەخلاقی چا لە ڕەوشتی باش ئەبێ ئائیلە باڵێن خێزان بۆ خۆیان لێک تێگەشتنیان هەبێ وتوێژیان هەبێ دانیشتنیان هەبێ لەبەروی خوانەکە ئەگەر خێزانەکان بەرەو یەکترازان بڕۆن کێشەکان گەورەترە بن کێشەکان با بڵێن چارەسەر ناکرێ بۆ ئینسانە بێ ئەگەداری ئەو خێزانەکانی خۆی بێ وەکووتمان مەسلەی ئیعلامەکان یانی تۆ بینی ئەمڕۆ کۆمەڵە دراما کۆمەڵە فریم کۆمەڵە مسلسل ئەوانە دابەزێ هیچی هەمووی مستەهدەفە بۆ تێکدان و لێکترازانی بەڕاستی مجتەمع کە مجتەمعی تێکچوو کێشەکان گەورە ئەبێ ئەوەیە مۆزوعەکە. زۆر باشە مامۆستا ئیمامی عەلی دەفەرمێت دەرگای ماڵەکەت قایم بکە و کەس مەکە بەدەست. ئایا ئێمە چۆن دەبێت بەهای خێزانەکانی خۆمان بپارێزین بۆی کە چیتر یا ئەوەندە هوشیار بین چیتر ترسمان نە لە کەناڵی ئیعلامی هەبێ نە لە ئەو شوێنان و یا با بڵێن ئەو هۆکارانەی تر هەبێ کە ئێستا مەترسین بۆ هەڵوەشانەوەی بەها خێزانیەکان. دیارە خاڵی یەکەم کە زۆر زۆر ئەساسە منداڵەکانمان خێزانەکانمان گۆشتکەین بە پەروەردەیەکی ئیسلامی پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن کە بەڕاستی باڵین تێگەیشتنێک کە یەکەم شت فێری مراقبەی خوای پەروەردگاریان بکەین. یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار ئەڕەقیبە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەو منداڵەت فێر کرد ئەڕەقیب کە خوای گەورە بە دیارتەوە ئاگادارە ئەم منداڵە بەبێ ئەوەی کە دایک و باوکی جارۆی ئاگادار بێ یا ئەو خێزانیا ئەو ئائیلەیە کە فێری مراقبەی خوای بوون هەستکردن بە ئاگاداربوونی خوای گەورە کە چاوی لیانە کە لێپرسینەوەی هەیە لەسەریان ئەوە ئەو کاتە ئەو ئائیلەیە ئەو باڵێن ئەو خێزانێکی تەندروستە بێت. من نمونەیەکی بچوت بۆ گێڕنەوە مامۆساکە گێڕنەوە کە کۆمەڵی قوتابی ئەبێ قوتابی باڵێن تەلەبە لە خزمەتیە بن یەکێک لە تەلەبەکان مامۆساکە زۆر بەرەوی پێدا و زۆر با بڵێن لە خۆی نزیکە کاتەوە قوتابیەکانی تر وەکو بڵێ شتێک لە دڵیان دروستە بێ بۆ مامۆسا ئەوەندە ڕواداتە ئەم قوتابیە مامۆساش ئێوە بەلایەنێکی عەمەلی تیان بگەێنێ هۆکار چییە کە ئەم تەلەبە زیاتر لە خۆی نزیکە کاتەوە و زیاتر برێوی پێدا بە هەر یەکێ لەو قوتابیانە کۆتریەکە داتە دەستیانەوە ئەڵێ کوڕەکانم ڕۆڵەکانم قوتابیەکان هەر یەکەتان بچن ئەم کۆترە لە شوێنێ سەر ببڕن کە هیچ کەس نەیبینێ و ئاگەی لێ نەبێت. ئەوانش هەرێکیان ئەڕۆنێکی ڕاتەوە ماڵ دەرگا لە خۆی داخایک چێتە شوێنێکی چۆڵێکی چێ شوێنێکی تەنیا با بڵین بۆی کە کۆترەکە سەر ببڕێ و کەس ئاگادار نەبێت. لە کۆتایی نەتیجە کە هەمویان دێنەوە سێرکە کۆترەکانی هەمویان سەر بڕاوە جگە لەو قوتابیە نەبێت کە مامۆستا بڵین هەڵی بژاردووە و کە زیاتر تەرکیزە خاتە سەری کۆترەکەی بە ساغی هێناوەتەوە. مامۆستا جارێ پرسیارەکان لەوانە ئەڵێ ڕۆڵە کۆترەکان ئەو کۆترانی دامەدەستان لە کوێ سەرتان بڕی یەکێکیان ئەڵێ من چوومە ماڵەوە لە شوێنێکی تاریکا بێ ئەوەی کەس ئاگای لێ بە سەرم بڕی یەکی ئەڵێ من چوومە شوێنێکی چۆڵ و دوور سەرم بڕی کەس ئاگای لێ نەبوو هەر یەکێ ئەنو شتێکە هێنەوە ئەمەی ئەخیر ڕووی تێکا مامۆساڵێ تۆ بۆ سەرن نەبڕی ئەڵە مامۆستا تۆ پێم وت ئەم کۆترە لە شوێنە سەر بڕە کەس ئاگای لێ نەبێ کەس ئاگادار نەبێ بەسەرتەوە من چوومە هەر شوێنێ خوای گەورە ئەگەی لێمە چوومەتە هەر شوێنێ خوا ئاگادارە. زۆر باشە مامۆستا لە ڕابردوودا ناشارێت و هیچی لێون نابێت من نەمتوانی ئەو کۆترە سەر بڕم. لە ڕابردوودا هەمیشە ئەتوانین بڵێن جیلی ڕابردوو بە تایبەتی هەمیشە شتێک یان نەسیحەتێک لە دایک و باوکمانەوە وەرمان دەگرت ئەوە بوو کە دەیانوێت ڕێزی گەورەکەت زۆر بگرە. ئایا باوەڕتوانیە ئەو بنەماجگە لە ئاینیەکە بنەما هەندێک کەلتوری ڕەسەنی کوردیشە بوو کە پەروەردەیەکی ڕەسەنی کوردی و ئاوێتە بوو بە ئاینی پیرۆزی ئیسلام ئێستا ئەم جۆرە پەروەردە و ئەم جۆرە نەسیحەتانە نەماون؟ مامۆسای بەڕێز مەسئەلەی ئەمڕۆ لەگەڵ پێشوە زۆری فەرقا پێشوو بە دەردی بەڕێزت فەرمووت کۆمەڵی قیەم کۆمەڵێ باڵێ ئەساسیاتە بوو کە منداڵ لە باوکەوە یا خێزان کە وەری ئەگەر ئیترەمە بۆ ئەساسێ لە کۆمەڵش دوور ئەکەوتەوە بەڵام ئەمڕۆ کۆمەڵە تەحەدیاتمان زۆرە یعنی تۆ ئەمڕۆ مناڵەکەت لە ماڵەوە دانەی بە حیسابی ئەوەی کە ئاگاداری باڵین ئەو کۆمەڵە وەسائیلمانەیە ئەمڕۆ لە ڕووی ئیعلامیات تەکنەلۆژیا
ئەمڕۆ ئەو مناڵەکەت بۆ پەروەرداکە ئەو مناڵەکە ترازێنە من نمونەیەکت بۆ بگەڕمەوە کابرایەت بەڵامەتی مامۆسا الحەمدولیلا مناڵەکانم زۆر ئاگاداریم تربیانم کردو زۆر بەوریایەوە بەڵام نایڵم بێنە دەرەوە و تێکەڵی خەڵکیش بن و تێکەڵی مناڵیش بن بەڵام خەتم بۆیان کڕیوە ئینتەرنێت و ئەبوخۆیان لە ماڵەوەن و تەواوی تر بێخەم بەڵام باش ماوەیە هات کۆمەڵە کێشەی باس کرد کێشەکان گەورەون بەڕاستی بۆیە ئێمە ئەمڕۆ تەحەدیەکان زۆرن پەروەردەکە جیاواز بووە جاران منداڵ لە دەمی دایک و باوکی لە دەمی گەورەکەی خۆیەوە لە دەمی مامۆساکەیەوە ئامۆژگارەکەی وەرەگەر خێزانەکە پەروەردە ئەبوو بەڵام ئەمڕۆ کۆمەڵی شت هەیە خێزانەکە پەروەرداکە منداڵەکە پەروەردەکە بۆیە ئێمە ئەبێ پێویستە ئەمڕۆ بە تێگەشتنیەکی سەردەمیانە ئاگادار بین پەروەردەکردنی مناڵەکانمان لەگەڵ ئەو شتانی ئەسری سورعەیە ئەو شتانی کە پێشکەوتووە بزانین سەقافەت و تێگەیشتنی بەکارهێنانی ئەو شتانە بۆ چییە ئەو شتانە بڵێ زەرریە بەڵام خزمەتی زۆری شێ ئێمە لایەنە ئیجابیەکەی لایەنە خزمەتەکەی وەربگرین لایەنە چاکەکانی وەربگرین ئەوەیە بۆ ئێمە پەروەردەکە زۆر زۆر قورس بۆ ئەمانەتەکە قورستر بووە پەروەردەکە قورستر بووە تربێتەکە تێکەڵاوی ئەمڕۆ قوتابیە چێ بڵین منداڵە خێزانە ئافرەتە چێتە دەرەوە کۆمەڵە شت ئەبینی کۆمەڵە شت بەڕاستی جیاوازترە لەگەڵ سەردەمەکانی پێشوو بەڵێ زۆر باشە ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ئەمڕۆ دەکرێتە یام هەیە لەسەر خێزانی ئێمە کامانن و هەڕەشە و مەترسیەکان لە چه شوێنێکەوە دێن مەبەستمەوەیە کامانن هەڕەشە و مەترسیەکانی بەردەم خێزانی ئێمە و جەنابیشت کاتێکە باسی پەروەردە و نەبوونی پەروەردەکەی زۆر جار ژن و پیا و هەر لە قۆناغی مارە بڕی و پێش گواستنەوەیە ینی بەرەو هەڵوەشانەوە و نەمانی بەهای خێزانی ئەچن ینی زۆربەی دادگاکان بەدەستەوانەوە دەناڵێنن کە هێشتا لە یەک مانگ و دوو مانگی دوای مارە بڕین و یەکەم ساڵی گواستنەوەدا ئەم خێزانە بەرەو هەڵوەشان و شیرازەپسان و هەڵوەشانەوە و جیابوونەوە دەچێت مەبەستمەوەیە سەرەتا پێمان بڵێ کامانن هەڕەشە و مەترسیەکانی سەر خێزانی کوردی و ئەم هەڕەشە و مەترسیانەش لەکوێوە سەرچاوەیان گرتووە بەڵێ دیارە ئەم بەباتە زۆر زۆر ڕوونەوە هەمومان هەستی پێەکەین مەسئلەی خێزان و کوتم کە یەکێکە لە نیعمەتەکانی خوا ئەو هەڕەشانە یەکەم شێت هەڕەشانە لە دەرەوەی وڵاتن یعنی ئەو هەڕەشانە هەمویان بە مەبەست و بەدەستی گەورە و لە پشتەوە ئێهێنرێن بۆ تێکدانی خێزانی چەند ساڵە لەموو پێش ئەگەر ئێمە بگەڕێینەوە بیر بکەینەوە کوا مەسئلەی ڕێژەی تەلاق ڕێژەی هەڵوەشانەوە یعنی وەکو جەنابەت فەرمووی ژنوبێت ئێشتا لێک تێ نەگەیشتونە مارە نەکراون یا دوو مانگی دوای زەواج ئەوان لێک ئەترازێن کێشەیان بۆ دروستە بێ یەکەم شت لێک تێنەگەیشتنە خاڵی دووەم ئیعلام زۆر تەئثیرێکی کاریگەری واقعی لەسەر پەروەردەی خێزان هەیە ئەمڕۆ ینی بەڕاستی زۆربیان ئەبینی کە دەستی گەورە بۆ تێکدانی خێزانەکانیان لە پشتەوەیە زۆر بەڕوونی ئەبینی کەناڵی وایە 24 ساعت بەس گۆرانی لێدا کۆناڵی وایە 24 ساعت بەس فیلم و سەرسەلاتە ئەنواعی مۆدیلاتە بۆیە ئێمە ئەبێ بگەڕێینەوە وتم بە تێگەشتنیەکی دینداریانە ڕەسەنی کوردی خێزانەکان سەر لە ئاوادانکەینەوە ئاوێتەی بکەینەوە تێگەیشتنیان بۆ دروست بکەینەوە لەبەر ئەوەی نەسەکان و ئاەتەکان زۆر تەوجی گرنگی بە خێزانەدا خوای پەروەردگار بە ئاەتی لە ئاەتەکانی خۆی باسی ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە بیدایەتە باسی کورە تونکەح المەرأة لأربع بەڕاستی ئەم تێگەشتنە بۆ گەنجی مسلمان بۆ کەسی کە زەواجەکە ئافرەت لەبەر چوار هۆکار مارە ئەکرێ لدینیها وحەسەبیها وجەمالیها وەلیمالیها بۆ ماڵەکەی بۆ سەرۆک سامانەکەی بۆ عەشیرەت و دەسەڵاتەکەی بۆ جوانەکەی بۆ دینەکەی شەرعی ئیسلامیە فەرمێت دینەکە بێ لە پێش هەموویەوە بێ ئەو جا تۆ ئەوانی ترشی تابێ فەنیعمەوە بها ئەمە ئەمڕۆ تێگەیشتنەکان و هێنانەکان زۆربیان لێک تێنەگەیشتنی هەیە کۆمەڵێ با بڵێن مەبەستی کاتی هەیە کە لە دوای زەواجەوە ئەو شتانە کۆتاییدی ئەبیری کێشە و فەراغی نەفسی و بەڕاستی فەراغی فکریان بۆ دروست ئەبێ ئەو کاتەوای دێ ئەبینی بزانە ڕێژەی تەلاق چەند زۆر بووە کێشەکان چەندە زۆر بووە کۆمەڵە کێشە دێتە لای ئێمە ژنومێر جارێ لەسەر شتێکی زۆر بەسیط لە یەکتریان تەلاق داوە لە یەکتر بۆ لەبەرەوەی تێک نەیشتوونە یاکە لە مەبەستێکی هەدەفێکی بچووک مامۆستا کێ بەرپرسە یاخود کێ مەسوولە لە پاراستنی بەهای خێزان بەڕاستی ئەوەی کە بەرپرسە بە دەرەجە یەک بەڕاستی ئێمە
ینی بەڵێ هەندێک خەڵک بۆ خۆی مقەسرە لە ڕووی زانستی علمی لە ڕووی پەروەردەی ئیسلامی لە ڕووی دوورکەوتنەوەی ئیلتیزامات ینی تۆ ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەیە بێنینەوە لەسەر منداڵ هەر کە لە سەرەتاوە پەروەردەکە ئەفەرمێت گەشتە تەمەنی 7 ساڵی پێی بڵێ با نوێژ بکە لە 10 ساڵی پێی بڵێ تەرکیزی لەسەر بکە ینی بە شێوەیەک پێی بڵێ کە تۆزە زەجری لەسەر بێ بۆی هەست بکە و بترسێ لەسەرەوەی کە ئەمە مەسئولیەتێکی گەورەیە بۆی نوێژەکانی بکە یا فێری ڕۆژووی بکە یا وەکوتمە فێری مراقبەی خوای گەورەی بکە فێری دەستپاکی بکە فێری ڕێزیگرتنی دایک و باوکی بکە فێری ڕێزگرتنی گەورە و جیرانی بکە ئەمانە کە شەرعی ئیسلامی باسی ئەمانەکە گەن منداڵی بەم فلتەرانە بەم ئامۆژگارانیەوە بێ بەڕاستی کەسێکی تەندروست و باش و بۆ مجتەمەع و بۆ کۆمەڵگاش کەسێکی باشە بێ ئەمە کێ بەرپرسە بەڕاستی دەرەجەی یەکرد دەسەڵاتداران یعنی ئەوانەی کە پەرژینێکی قایم لە ڕێی مەجلیس و مەقام و تەلەڤیزۆنە ئەوانەی کە دوورن لە دین ئەوانەی بەرپرسە بڵێ ئیعلامەکان ئەوانەی کە زیاتر عەلمانین ئەوانەی کە زیاتر ینی دوژمن و نیاری بڵێ خێزان و قیەم و ئەخلاق و ڕەوشتی ئەم میلەتە کوردن کە ڕەوشتی میلەتی قیەمی ئەم میلەتە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە بە دەرەجەی بە دەرەجەی ئیعلامەکان لە ئێستادا کۆمەڵگەی کوردی دەناڵێنێ قسە ناکەن لە ئێستادا کۆمەڵگەی کوردی دەناڵێنێ بەدەست زیادبوونی ڕێژەی جیابوونەوە هەروەها ئافرەتی قەیرە زیادبوونی خیانەتی هاوسەرگیری و کۆچی بە لێشاوی گەنجی ئێمە بەرەو ئەوروپا و منفا و مانەوەی ڕێژەیەکی زۆری مینە لە کوردستان نەمانی بەهاکانی خێزان تا چەند هۆکاری ئەمەیە ئەم بێسەروبەری و زۆربوونی ڕێژەی تەلاق و قەیرەیە تا چەند هۆکارەکەەوە بووە کە بەهای خێزانیمان نەما و خێزانێکی شلوشێوا و هەڵوەشا و شیرازە پساو بووە. بەڵێ ئێمە گەر سێوێ بکەین معنی بن بۆ خۆم لەو ماوەیە تەقریرێکم خوێنەوە ئەڵێ بەریتانیا بۆ هەر ژن و مێردێک ئەگە بە تەریقەکەی خۆیان بەڵام بە نیەتی ئەوەی کە پێکەوە بژین و منداڵ بخەنەوە چەند دەفتەر دۆلار دیاریان ئەدەنێ ئاسانکاریان بۆکەن ئەمڕۆ ئێمە لای ئێمە شتەکە پێچەوانە بۆتەوە معادلەکە پێچەوانە بۆتەوە لای ئێمە خەڵک ئەمڕۆ کۆمەڵە دەست و منەظەمات هەیە لە باتی دیفاعکردن لە مافی ئافرەت لە باتی دیفاعکردن لە مافی پیا و گەنج و بڵێ خێزان و پێکنەوەی خێزان ئەمڕۆ ئەو دەسانە بۆ هەڵوەشانەوەی خێزانن ئەو دەسانە زۆربەیان بۆ ئەوەی تێکدانی خێزانن فەرموو ئەمڕۆ وڵاتی ئێمە ئیش بێکاری بە دەرەجەیەک بێکاری گەنجی ئێمە ئەڵێ مامۆستا چی بێنە من ئیشم دەست ناکەوێت تەعیناتم نییە ئەمڕۆ بێزارە لەم وڵاتە لایەنی کۆمەڵی کێشەی هەیە خوێندن تاواکە دانامەزرێ شاهدەی نییە ئیشی دەست ناکەوێت ناچارە چێ کۆچەکە ناچارە چێ سەرخۆی هەڵەگرێ ناچار کۆمەڵی لێرە کێشە و مەعاناتی هەیە لەم لا تێگەیشتنی نییە لەم لا ڕووی سەقافەت و پەروەردەییمان کۆمەڵی ئایلە و ئەوانە لە دەست داوە کە ئەو پەروەردە شتە لە دەست داوە ئەوە نەتیجەکەیەوە بێ هەڵوەشانەوە زۆرە بێت ڕێژەی تەلاق زۆرە بێت یەکتێنەگەیشتن زۆرە بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بەڵێنکاوە بانگوازی ئیسلامی کە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان بووی لەبەر کەمی دەرفەت نەمانتوانی زیاتر لە خزمەتتا بین بڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێکی کورت و پاشتر لە تەوەری دووەمدا پێتان نەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە
کارگەی شەربەتی خالقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی و پشت ئەلبیستەکە کارگەی شەربەتی خالقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گرێبەستی کارکردن تا چەندە گرنگە زۆر جار دەبینین کە کاتێک کە بەتایبەت بەشێک لە کۆمپانیاکان کە لەپڕ بەهۆی قەیرانێکی داراییەوە یاخود بودجەیان کەم دەکات گرێبەستەکان یاخود موچی کارمەندەکان دوا دەخەن یا دەبینی موچە کەم دەکرێتەوە لە بەرامبەریشدا زۆر جار ئەم فەرمانبەرەیە ئەم کارمەندە ناتوانێت هیچ سکاڵا و شکوایەکی خۆی بەرزکاتەوە چکە لە بنچینەی کارەکەیدا کاتێک کە کاری دەست پێ کردو هیچ گرێبەستێکی کاری واژۆ نەکردووە ئەمەشمان بینی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کاتێک کە قەیرانی دارایی دێت بە بێوە گەڕانەوە بۆ گرێبەست بەرامبەر بە کارمەند حکوومەتی هەرێمی کوردستان موچەی کردەوە بە ڕۆبع موچە و دواتریش کە ئێستا باش بووەتەوە بەڵام گرنگە کە هەر تاکێک کە لە کۆمەلگادا کار دەکا تا چەندە هوشیار بێ بە واژۆکردنی گرێبەستی کار لەگەڵ خۆی و خاوەن کارەکەیدا بۆ قسەکردن لەسەرم تەورە لەگەڵ زۆر بەڕێز تەلار ئەحمەد ڕێخەری ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بوانە بوو ئەنجومەنی یەکبوونی کۆمەڵایەتی بۆیە گرنگە قسە لەسەرەوە بکەین ئایا گرێبەستی کار تا چەندە کاریگەریە لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی کە ئەویش بە میوانداری زۆر بەڕێز تەلار ئەحمەد تەلار خان بەخێر بێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا گرێبەستی کار بەڕاستی تا چەند کاریگەری هەیە لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی زۆر سپاسانەکەم پێشکی دەستان خۆش بە من وەک ڕێخەری ئەنجومەنی یەکبوونی کۆمەڵایەتی کە ئەنجومەنێکی خۆبەخشن لە چەند بابەتێکە بۆ کێشەکانی شاری سلێمانی کاریان کردووە یەکێک لەو بابەتانی کە دیاریان کردووە بۆ کاری لەسەر بکەن بەدەستێنانی دادپەروەری کۆمەڵایەتیە بۆ بەدەستێنانی دادپەروەری کۆمەڵایەتیش بیریان لە گرێبەستی کار کردەوە کە تا ئێستا زۆری نەمان بۆ ئەناڵێنن کە کێشەمان هەیە لە گرێبەستی کارە یاخود کە ماڵین کرێکاران لە کارەکانیانە ئاگادار نینیان هۆشیاری یاساییان نییە سەبارەت بە ئەو گرێبەستانی کە هەیەە ئەو مافانەی کە هەیەە لە دەسەبەری کۆمەڵایەتی بە پێی کارەکانیان کە ئەیکەن شەرنیە گرێبەستەکە گرێبەستێکی هەر گرێبەست بە لە بینی دوو کە زۆر گرێبەستمان هەیە گرێبەستی شەفەویە بە پێی جۆری کارەکەی کە ئەکرێت بۆیە دوایەوەی کە ئەنجومەنەکە چەند وەرکشۆپێک کرا و زانیاری تەواویان کۆ کردەوە لەسەر کێشەکان بە پێویستیان زانی کەمپینێک ڕابگەیەنرێت لە کەمپینەکە ئەو فۆرمانە کە گروپێک لە گروپەکانی تری کارکردنمان لە شاری کەرکووک و پارێزگاکانی تر لە ڕێی سندیکاوە ئەو فۆرمایان پڕکردبەوە ئێمەش بتوانین لە شاری سلێمانی لە ڕێی ئەنجومەنەوە فۆرمەکان ڕاستەوخۆ لە ڕێی کەمپینێکەوە بڵاو بکرێتەوە کێشەکان دیاری بکرێت پاشان ئەو کێشانە لە ڕێی مێزگردێکەوە لایەنی بڕیاردەر و لایەنی معنی بە کێشەکان بانکێشت بکرێن و بگەینە چارەسەرێک بە هیوایەوەی کە هەموو کارەکانی ڕێکخراوی مەدەنیش لەوە دەست پێەکە سەر نیە بتوانین چارەسەرێکی بنبڕ بکەین بەڵام ئەتوانین بابەتەکان بۆ هۆشیارکردنەوە بێت یاخود لە هەنگاوی یەکەم دەست پێ بکەین بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان زۆر باشە بوونی گرێبەست تا چەند زامنی پاراستنی مافەکانی کرێکار زۆر جار لە هەرێمی کوردستان وەکو هاوکارە مامەژەی پێکرد بۆی هەرەزێنان یان بوونە داڕوخانی ئابووری وڵاتەوە بەشێ لە کۆمپانیەکان یا کارمەندەکانیان مۆڵەت دەدەن یان موچەکانیان بۆ کەمەکەنەوە یا زۆر جار مقاول هەبوو لەم وڵاتە لە کۆتایی هاتنی پرۆژەکەیە
بە هەموو پارەکەی و هی کرێکار و پرۆژەکەشەوە بەرەوەڵەوەی وڵات ڕۆشتووە و وەکۆڵێ کرێکارەکەش دەستی لە هەمانی بەتاڵەوە دەرچووە تا چەند بوونی ئەم جۆرە گرێبەستە زامنی پاراستنی مافەکانی کرێکارە بێت لە کوردستان بەتایبەت لە سلێمانیە. بەڵێ ئێمە باز لەوە بکەین پێش بوونی گرێبەستەکە نەبوونی زانیاری. هەر تاکێک لە تاکەکان زانیاری تەواویان نییە لەسەر یاساکان و مافەکانی خۆیان لە کاتێکە کە کار ئەکەن. هەر کاتێک توانیان ئەگەر بێت و گرێبەستەکە هەر گرێبەستێکیان هەبێت بتوان کارەکانی پێ ئەنجام بدەن و زانیاری تەواویان هەبێت لەسەر مافەکانی خۆیان لەو کارە پێم وایە تووشی ئەو کێشانە نابن. چکە ئێساوی کە زۆر بەمانەزانین وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەپێی یاسای سینۆی ساڵی 1970 و هەموارکراوی ژمارە 4 2012 کە دەسەبەری کۆمەڵایەتی بەڵام لێرە ئایا وەکو خۆی ئەو یاسایە جێبەجێ ئەکرێت ئایا هەموو کرێکارێک هۆشیاری هەیە بەرامبەر بەو یاسایە ئایا هەموو کرێکارێک و کاتێک کە کارێک ئەکە چەندێک هۆشیاری هەیە بەرامبەر بەوەی کە لە دەسەبەری کۆمەڵایەتی خۆی ناونووس کردووە کە بۆی بتوانێت ئێمە یاسای خانەنشین هەیە بەپێ کە چەندێک ئەو کرێکارانە لە یاسای پێکدەدان هەیە لەسەر کارە سەلامەتی زەمان و سەلامەتی سەحەکەی هەیە ئایا ئەمانە هیچ کرێکارێک ئاگادار نییە جارێ هۆشیاری خۆی نییە لەبارەی بوونی مافەکانی خۆی تا بتوانێت داوای بکات. ئایا ئەو کرێکارانە کە کار ئەکەن ئایا بەپێی ئەوەی کە گرێبەستێک ئیمزا بکەن شەفەوی بێت یاخود بە شێوازێک بە دۆکیومنتی بێت ئاگاداری ئەوەیە ڕۆژانە چەند سەعات کارەکات بەپێی قانون چەند سەعات بۆی دیاریکراوە کار بکە. ئایا ئەگەر کات و کارەکەی وەکو ئەڵێت نیوەی ڕۆژەکە بێت بۆ هەیە چەندێک کار بکە ئایا هەفتانە بۆ هەیە چەند ڕۆژ کار بکە ئایا مۆڵەتی هەیە ئایا سەعاتی کارکردنی بۆ دابین کراوە. ئەمانە هەمووی ئەو زانیاریانەیە کە کرێکاری ئێمە پێی ئاگادار نییە. زۆربەی کرێکارەکان وازان کارەکان هەر مانگانە بە یاخود هەفتانە بە هەموو جۆرە کرێکارێک دەگرێتەوەنە کە ئەگەر ڕۆژانش بە کە لە دەسەبەری کۆمەڵایەتی پێویستە دەسەبەری کۆمەڵایەتی خۆیان ناونووس کردبێت و فۆرمیان پڕکردبێتەوەنە و لیژنەی تایبەتەیە کە سەردانیان بکات و مافەکانیان لە کاتێکە کە نیان مافەکانی خۆیان بەدەستبێنن لە ڕێگەی ئەوانە و مافەکانیان بەدەستبێنن بەڵام بەداخۆ ئەمانە هیچی جێبەجێ ناکرێت. زۆر باشە دەتانەوێت چۆن کرێکارێک وشار بکەنەوە کە گرێبەستی کار واژۆ بکە لەگەڵ خاوەنکارەکەی لە کاتێکا دەبینین زۆر جار هەندێک لە کرێکارەکان ئەوانەشی کە لەسەر کار دەبنە قوربانی خواخوایانە ڕۆژێک کاریان هەبێ نایانەوێ بپرسن زیاتر مافەکانیان چین تەنها ئەوەندەی دەوێت ئێوارە یاخود سەری مانگ موچەکەی وەربگرێتەوە چکۆ ڕەنگە نەداریەکەی ئەوەندە چەشت بێت بیری لە لای گرێبەستێکی واژۆکراو نەبێت. ئایا دەتانوێت چۆن ئەم کرێکارانە هوشیار بکەنەوە کە پەنابەر نەبەر گرێبەستی کار وایە لە بەرامبەردا خاوەنکارەکان ڕقیان لەم هەڵمەتەیەوە نییە کە زۆر جار ڕەنگی گرێبەستی کار ناڵێم هەمووی ڕەنگە هەندێک جار بە زیانی خاوەنکارەکانیش بێت. بەدڵنیایەوە ئێمە وەکو پارێزگای سلێمانی لە ڕێگەی کەمپینەوە ئەو فۆرمانە تەوزیعەکەین کە ڕۆژی یەکەم ئەمڕۆ لە بەردەم پارکی باخی گشتیە و ڕۆژی دووهەم لە بەردەم کاسەمۆڵە ڕۆژی سێهەم لە سەهۆڵەکە کاتژمێر 3 بۆ 6 ئەو فۆرمانە پڕکرێتەوە نەهاتوون لە ڕێگەی سندیکای کرێکارانیان لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کار و دەسەبەری کۆمەڵایەتیەوانێ ڕاستەوخۆ بچینە ناو کارگەکانەوە یان ئەو کۆمپانیا تایبەتانەی کە کرێکاری لێە چکە بەپێی ئەو تەجروبەی کە هاوڕەکانمان باسییان کردو لە پارێزگاکانی تر زۆر تووشی و کێشەیە بوون هەرو ڕۆژەی ئەوان چون لەو شوێنێک فۆرمەکەیان بۆ کرێکاران پڕکرێتەوە بەیانەکەی 3 کرێکار دەرکراوە لە کارەکەی کە کێشەکانی خۆی نووسیوە. بەڕاستی ئەمانە زۆر ڕوونە لەبەرەوەی بێکارێکی زۆر هەیە وەکو جەنابە دوێتێت ئێمە ئەگەر بێت و یەک کێشەی تر هەیە لە دەسەبەری کۆمەڵایەتی زۆربەی کرێکارانی ئێمە کە جیاوازێک هەیە لەگەڵ کرێکارانی بیانی چکەم یاسای هەموو ئەگرێتەوە کرێکاری بیانی ژەگرێتەوە کرێکاری بیانی لەبەرەوەی کە ئیجبارەکرێت پێشەوەی هیچ کارێک بک لە دەسەبەری کۆمەڵایەتی فۆرمی بۆ پڕێکرێتەوەوانێ و هەموو ئەو فۆرمی دەسەبەری کۆمەڵایەتی هەیە کرێکارەکانی خۆمان زۆر بەکەمی هەیە ئەمەش کە ئەوەیە کە وشیاریان نییە ئێمە بتوانین لە دوای ئەوەی کە ئەم فۆرمەمان پڕکردەوە کێشەکانمان هەموو کێشەکانمان بە ڕاستە و خۆ لە مێزگردێکی تایبەتە لایەنی پەیوەندیدارمان بانکێش کرد و کێشەکانی کرێکارانمان خستە ڕوو و میکانیزمێکدا بنرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئایا لە ڕێگەی کردنەوەی خولەوەیە ئایا لە ڕێگەی
ئەو کەمپینیش کە کردومانە هیوادارم ڕێکخراوەکانی تری کۆمەڵگای مەدەنی بتوانن بێن لەگەڵمانە هاوکار بن بتوانین بە کارێکی کۆمەڵایەتی ئێمە بە کارێکی وا کۆمەڵایەتی بە کارێکی هەماهەنگی بتوانین لەگەڵ ڕێکخراوەکانی تری کۆمەڵگای مەدەنی کار بکرێ میکانیزمی بۆ دامن لە ڕێگەی هۆشیارکردنەوە بە ئایا لە ڕێگەی چاودێریکردن و لیژنەیەکی بە دوواداچوونەوە بێت ئەمە لە دوای مێزگەردەکەمان ئەتوانین بگەینەوە ئەنجامە بەڵام بۆ ئێستا ئێمە کەمپینەکە ڕاگەاندنی ئەو کێشەیە و هۆشیارکردنەوەی چینی کرێکارانە لە بوونی فۆرمێکواکە بن پڕیکەنەوە کێشەکانیان کرێکاران و شاگردانی شوێنە گشتیەکان ڕوبەڕووی دەرکردن و ئەو فشار نەبنەوە کە لەلایەن خاوەنکارەوە جەناب داماژ بەو کرد بۆ ڕۆژی دوایی 3 کەس لەلایەن خاوەنکارەکەەوە دەرەکرێت بۆچی لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی و خۆپاراستنی سلێمانی هەماهەنگی ناکەن کاتێک ئەوان هەر لە دوکانی لە فەیەکی عەرەبانەوە هەتاوەکو بۆ منە ڕێستۆرانتێکی ڕاقی کە پشکنینی بۆ دەکرێت و پاشتر مۆڵەتی کارکردنی پێدەدرێت وە کۆمەڵێ سەدریە و کڵاو ئەو شتا تایبەتیانی بۆ ئەوکرێت ئەو بۆچی لەو ڕێگەیەوە هەموو خاوەنکارەکان ملزەم ناکەن وەکڵێ ناچار ناکەن بەوەی کە هەر کرێکارێکی تازە هاتێ نێو دوکانەکە یان ڕێستۆرانتەکەی دەبێ ئەو گرێبەستەش بکرێ لە پێناو پاراستنی ماف و ئەرکی هەردوولادا بەڵێ خۆی لە ئێستا ئێماوەی کە وەکو هەنگاوی یەکەم جارە دیاریکردنی کێشەکانە چونکە کێشەکان زۆرن و ئەو کەسانیشی کە فۆرمەکانیان بۆ پڕەکەینەوە بێ ئەوەی ناویان دەستنیشان بکرێ شوێنی کارکردنیان دەستنیشان بکرێ ئێمە ئەمانەوە بەس جارە کێشەکان دیاری بکەین و پاشان لەو مێزگردەکە لایەنی معنی بە کێشەکان تەندروستیە ئاساییشە کار و کاروباری کۆمەڵایەتیە کە هەمویان بانکێش دەکرێن و کێشەکان ئەخرێنە ڕوو چکاوی کە جەنابەت دەڵێ بە دڵنیایەوە زۆر جار لەوانەوە کێشەی دروست کرده بێ وەکۆی ئێمە یەکێک لە خاوەنکارەکان خۆی کاڵە تا ماوەی مانگ زیاتر کرێکارەکان ئیش پێەکە هیچ گرێبەستێکنی لە نێوانیانە لەبەرەوەی هێشتا لە ڕووی مەرجی تەندروستی کابە پێویستە بچنە ئەوێ پشکنینیان بۆ بکرێ هێشتا نەجوابی ئەوەی وەرگرتەوە نەجوابی ئاسایشی وەرگرتوێتەوە ئەما بێتە هۆی ئەوەی کە ڕاستەخۆ و کرێکارە فترەیەکی زۆر ئیشەکە بێەوەی گرێبەستی هەبێ ئایا لە ماوەی ئەو کارکردنە تووشی هەر کێشەیەک بێ لەبەرەوەی گرێبەستی کۆمەڵێ دوکان و کۆمپانیا و خواردنگۆشتی وەکو چۆن لیژنە تەندروستیەکە لافیتەیە دەنووسێت دەڵێ لەبەر پابند نەبوونی بە مەرجە تەندروستیەکەەوە ئەم شوێنەمان بۆ ماوەی ئەوەندە ڕۆژ داخستۆیان ئەوەندە غرامە کراوە کە من لە ڕووی ناوبانگی و شوێنەشەوە کاریگەریەکی سلبی هەیە و کابرا لە ڕووی دەرونیشەوە پێ ڕوخێ ئەو کاتەیەوەش دەتوانن لە ڕێی ئاسایش و لایەنە پەیوەندیدارەکانەوە سزایەکی لەم جۆرە ئاراستەی خاوەنکار بکەن کە لەبەر نەبوونی گرێبەستی کارکردن لەگەڵ فلانە کەسام شوێنە داخرایم چوو تووشی سزایەکی مادیتان کرد بەڵێ ئەو کارانە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی کە ئەوان لە ڕووی یاساییەوە و ئیشی خۆیانە کە سەرپەری چەنەها لیژنیان هەیە بە دوواداچوونەکەن بۆ ئەو کارانە ئێمە وەکو ئەم ئەنجومەنەکە کارەکەین بۆ لە بواری کۆمەڵی مەدەنیە تەنها ئەوەی کە ئەمانەوێ وروژاندنی بابەتەکەیە و هەوڵدانە بۆ دیاریکردنی کێشەکان و گەیاندنی کێشەکانیانە بە چینی بڕیاردەر بەڵام وەکو ئێمە بتوانین خۆمان بڕیاربین ناتوانین و بەس ئەوەنە ئەتوانین کە کێشەکانی ئەمان بگەێنین بە لایەنی بڕیاردەر بەڵام وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی چەنەها لیژانیان هەیە و فۆرمی تایبەتی خۆیان هەیە کە لە وەبزەم هەر تەندروستیش ئەوانە کاری تایبەتی خۆیانە کە ئێمەش ئامانجی سەرەکی کارەکەی ئێمە بە هەمان شێوەیە بتوانین ئەو کێشانە بخەینە ڕوو ئەوەی کە یاساکان دیاری کردووە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەتوانین بڵین کێشەکان زۆر بە چارەسەرەکرێ بەڵام نەبوونی جێبەجێکردنی یاساکانە زۆربەی کێشەکان و دروستبوونی بێکاری کە ئێمە بتوانین لەگەڵ یا یەکێک لە دادپەروەری کۆمەڵایەتی کاڵێ عەدالەی ئیجتیماعی بەدەست بهێنین لە پێشە ئەگەر ئێمە کە عەدالەی ئیجتیماعی لە گرێبەستی کارابا بەدەست بهێنین دوایەوە خۆی ئۆتۆماتیکی کێشەکان کەمە بنەوە بێکاری کەمە بێتەوە بەڵام کە ئێمە کێشەمان لەوەیە یاساکان هەیە جێبەجێ ناکرێن بە دوواداچوون نییە لایەنی جێبەجێکار کەم تەرخەمە و هۆشیاری تاکی خۆمان هۆشیاری چینی کرێکاریش کەمترە و وەکو جەنابەت ئاماژەت پێە کە کارێکی هەبێت ڕۆژانە کارەکەی خۆی بکات و بەدەر لەوەی کە بیر لەوە بکاتەوە بێکار بێت لەوەی کە ترسیەوەی هەیە لایەنێک نییە پشتی بگرێت ئەگەر هاتوو سکاڵای هەبێ
خۆی زۆر ئەمە خۆی باشە. لە خۆیان کێشەیەکی گەورەیە. ئاماژەت بۆ کرد کە هەندێک گرێبەستی شەفەیی هەیە. ئایا ئەم گرێبەستە شەفەیە تا چەندە دوا ڕۆژ دەتوانێت دەستەبەری مافەکانی بکە گەر هاتوو بەرامبەری بۆ نمونە مافەکانی پێنادا؟ گرێبەستی شەفەهی لە دادگاکانە دەخوا ئەوەندەی کە گرێبەستە نووسراوەکە دەخوات و دەتوانێت مافەکانی لە ڕێگەی یاساوە دەستەبەر بکات؟ بەڵێ گرێبەست بەپێی یاسا چکە هەموو ئەو گرێبەستانی کە حتا ئێمە ئەو فۆرمەی کە دامان ناوە بەپێی یاساکانی خۆمان هەمووی تایەتی گرێبەستمان هەیە، وەرزیە گرێبەستمان هەیە، کاتیە گرێبەستمان هەیە، درێژخایەنە گرێبەستی شەفەوی زۆر بۆ بەپێی کارەکان، کاری شوفێرێک کە ڕۆژانەیە، کاری کرێکارێک کە ڕۆژانەیە دەچێتە سەر کارێکی ڕۆژانی تایبەتی خۆیەکە لە کۆمپانیایەک نییە، ئەمە گرێبەستێکی شەفەویەکە اتفاق لەگەڵ ئەو کەسایەکات ڕۆژێک کاری بۆ ئەکا. بەڵام تا ئێستا ئەوانە لە خۆی بەپێی یاساکەم پێویستە ئەوان لە خۆ بگرێ، بەڵام ئایا کار و دەسەبەری کۆمەڵایەتی ئەو کرێکارانی لە خۆی گرتووە؟ کاتە دەبێت تەبقە بەندی بکرێتەوەی کە گرێبەستی نووسرا و لەکوێ هەبێت و شەفەوی لەکوێ. بەڵێ بەپێی جۆری زۆر جار دەبینی من لە کۆمپانیای کار دەکەم، بەڵام لەسەر تەنها شەفەهی بووە کارکردنەکەشم 6 مانگ لەوێ کار دەکەم، 8 مانگ لەپڕ دەردەکرێم. ڕەنگە بەرامبەرەکەم لەسەر قسەی خۆی کە شەفەیی بۆ پەشیمان بوو بێتەوە. ئایا من لەوێ توانم لە ڕێگەی یاساوە دەستەبەری مافەکانی خۆم بکەم یان نەخێر دەبوو کاتی خۆی ئەم جۆرە کاری من پێویستی بووە بە گرێبەستێکی نووسراوە؟ بەڵێ ئەتوانیت تۆ بتوانی ئەگەر شەفەوی بێ لە ڕێبوونی شایەتەوانە لە ڕێبوونی چەند بەڵگەیەکی ترەوە بۆ سەلماندنی ئەوەی کە تۆ کارت کردووە، بەڵام ئەگەر بکرێتەوە بۆ ماوەیەکی وا درێژخایەن کار بکەی گرێبەست هەبێ بە ئەکیدی گرێبەستەکە لەوانێ بۆ ئیسپاتکردنی بابەت دۆسیەکەی خۆت وەکو بەڵگەیەکی سەلماندن باشترە بێت. بۆیە ئێمە پێمان باشە هەموو کەسێک هەموو تاکێک لە کاتی کارکردنیە هەموو ئەو کێشانی کە پێشەوەی کێشەکان ڕوبەڕووی بێتەوە هۆشیاری بای ئەوە هەبێت هەر کارێکەکات تەواو مافەکانی خۆی لە کارەکە بزانێت لە ڕۆژانە چەند کاتژمێر کار بکات. ئایا ئەگەر هاتوو کاری کرد بەدەر لە کاری گرێبەستەکەی ڕۆژانە بەپێی قانون کە ئێمە بۆمان دیاری کرابێت هەفتانە 48 کاتژمێر کارەکە ئایا لەوە زیاتر کاری کردووە بۆی قەرەبووە کرێتەوە، قەرەبووی مادی بۆ ئەکرێتەوە، قەرەبووی بە کاتی بە ڕۆژی پشودان بۆ ئەکرێتەوە. ئایا ئەگەر هاتوو ئەو مافانەی خۆی کە ئێستا زۆربەی بەڕاستی زۆربەی تاکی ئێمە کە ئەمەش خۆی لە خۆیان کێشەیەکی بێکاری زیاتر کردووە ئەوەیە کە خاوەن کارەکان بە تایبەتی کەرتی تایبەت نەکردکەتی تایبەت دەماتوانین بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیش کە زۆربیان خۆیان کێشیان هەیە لە بوونی گرێبەستە، زۆربیان لەوانەیە ئەو موچەی کە بۆیان دیارەکرێت ئەو موچیان پێ نادرێت و قوبوڵی شێتی لەبەرەوەی بێکارە. ئەگەر ئەو نەیکات یەکێکی تر ئایا ئەگەر هاتوو ئێمەش وروژاندین بابەتەکەمان بەم شێوەیە ئێمە ئەگەر کەسێک حاڵەتێکی وای توش بوو کێ پشگیری ئەکا؟ ئەگەر دوای هاتوو ڕوبەڕووی خاوەنکارەکە بۆ خاوەنکارەکە دەری کرد کێ پشگیری ئەم بکات و بیگەڕێنێتەوە سەرکارەکەی؟ زۆر باشە. ساڵانە کرێکارگەلێکی زۆر لە کاتی کارکردن ئەکەونە خوارەوە بریندارە بن و وەفا دەکەن و گیان لە دەزەدەن و بەشێکی زۆریشیان توانای کارکردن لە دەزەدەن. هێشتا لە کوردستانە یاسای دەسەبەرێتی کۆمەڵایەتی و بیمێکە بێکاری هێشتا کاری پێناکرێ و نەیتوانیوە داهاتوو مستەقبەل و ژیانی کرێکار بپارێزێ و سەلامەتی بپارێزێ. ئایا بیرکردنەوە لە بوونی گرێبەستی کارکردن لە نێوان خاوەنکار و کرێکاردا هیچ گرنگێکی ئەوتۆی هەیە لە کاتێکا بۆونە هێشتا بیمەی بێکاری بۆ کرێکارێک دابین نەکرا و وەکۆڵێکاری پێ نەکراوە؟ بەڵێ خۆی وەکو بۆ جەنابتم ڕوون کردەوە ئێمە ئەو شروعی زەما هەموو لە پێی یاساکان دیاریکراوە لە بەڕێوەبەراتی گشتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەموو لیژنیان هەیە کە سەردانی کۆمپانیەکان ئیجبارەکرێ، بەڵام هۆشیار نەبوونی تاکەکان کرێکارەکانی ئێمە ئەوەنە هۆشیاری ئەوەی نییە کە بتوانێت داوای ئەو مافەی خۆی بکە وەکو جەنابەت بدێتە زۆربیان زەرمەندن لە ڕووی فیزیایی کیمیاوی لە بەپێی ئەو شوێنانی ئیشی تیا ئەکەن. ئایا کرێکارێک لە شوێنێکە ئیشەکات لە کۆمپانیای نەوتایە چیمەنتۆیە چەنە لە ڕووی سەحیەوانە زەرمەند دەبێت وەکۆی یان وەکۆی کە جەنابتەڵی لە باڵەخانەیەکی بەرزا ئیشەکات. ئایا پێشتر ئەمانە ئاشنابوون بۆەوەی کە سەلامەتی سەحی ڕاهێنراون ئەو پێویستی پێداویستەکانیان ئیراوەتە پێیان وتراوە ڕاهێنراون چۆن بەکاری بهێنن؟ ئەمانە هەمووی
کار و کاروباری کۆمەڵایەتی لیژنەی تایبەتی خۆیان هەیە و پێویستە سەردانیان بکەن بزانن تا چەندێک ئەمانە جێبەجێ ئەکرێ بەڵام لەبەر نەبوونی و هۆشیاری کرێکاری ئێمە کە ئایا کارێکی وا هەیە بەپێی یاسا پارێزراوە زۆربیان لەوانەیە بترسن لەوەی کە زۆر جار لیژنەکان بچن داوای وەڵامیان لێ بکەن ئایا ئێوە لە ڕووی یاساییەوانەیە ئەم سەلامەتیەتان بۆ دابین کراوە لە ترسی ئەوەی کە ئایا کارەکەیان لە دەستنێن لەلایەن خاوەن کارەکەەوە هەڕەشیان لێکرا بێت پیان وترا بێ کە نابێوا بڵێن لەو کاتێک کە لیژنەکانە چن لەوانێ خۆیان بشارنەوە یان ڕاستیەکان ناڵێن. زۆر جار سندیکای کرێکارانیش گیرۆدەی ئەوەیە کە بیابەتێبێت ئەو لیژنەی کە دەگەڕێ بە لە شوێنی کارەکان بەسەر دەکاتەوە کرێکارەکان پەنیان نەبردوتە بەرگریێبەستی کار. ڕەنگە لە فراغی لیژنەکەی ئێوەش پێویست بکە کەم هوشیاری بڵاو بکەنەوە. دوجار دەسانوێت چۆن تەنسیقام لەگەڵ سندیکای کرێکاران و هەم ئەوەی کە کرێکار بگەێنە ئەو قەناعەتی دەبێ هوشیار بێ بە گرێبەستی کار و خاوەنکاریش دەبێت ملزم بکرێ بۆی کە بەبێ گرێبەستی کار کرێکار وەرنەگرێت. بەڵێ خۆی کاری ڕێکخراوی مەدەنی لە هەموو کۆمەلگایەکە کاڵێن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بەپێی ضرورەتی کێشەکانی کۆمەلگا هەوڵی هۆشیارکردنەوە گەیاندنی کێشەی تاکەکان بن بۆ لایەنی بڕیاردەر ئەمە کارەکانە چۆن ئێمە بتوانین بەپێی پرۆسیجەر من هیوادارم ڕێکخراوەکانی تریش هەماهەنگیمان بکەن پێکەوە هەریەکە و لەلایەکەوە بودجێکی تایبەت دابنێت بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان لە ڕێگەی ئایا بەرنامەی تەلەڤیزیۆنیەوە بە میدیاکانەوە ئایا لە ڕێگەیکردنەوەی خول ئەبێت لە ڕێگەی ڕاهێنانی کرێکارانە بە پێش کارەکانیان ئەمانە هەمووی میکانیزمی کارەکانن کە بتوانین ئێمە بۆ هۆشیارکردنەوە دوایی جێبەجێ بکرێت ئەوەی کە لە ئێستاە ئێمە هەوڵی بۆ ئەوین وەکو ئەڵم هەنگاوی یەکەمە لە ڕێگەی دیاریکردنی کێشەکانەوە و ئەنجامدانی مێزگردێکی تایبەت بەو بابەتە هیوادارین بتوانین لە مێزگردەکەمانە بگەینە چارەسەرێک کە بتوانین ئەگەر لە سایانسە نەتوانین چارەسەری و کێشەیە بکەین بتوانین نیوەی کێشەکان چارەسەر بکەین بەو هیوایە و ئەنجومەنەکەیشمان بەڕاستی ئێمە لە 16 ئەندامین هەموو کەسە لە هەموو پسپۆڕێکی تایە پارێزەرە مامۆستای زانکۆن چالاکوانی مەدەنی و ڕێکخراوەکان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز تەلا ڕەحمەد ڕێخەری ئەنجومەن یەکبوونی کۆمەڵایەتی بۆ ئومێدی ئینشاءالله سەرگرتن و بەرگرتنی پرۆژەکەتان وە گێڕانەوەی شکۆ و حرمەت و ماف بۆ تەواوی کرێکاران و ئەوانش کە لە بواری کارەکار ماندووە بن. زۆر سوپاس دەکەین. بەڵێ ئازیزان و خۆشەویستان ڤیدیۆکمان لەبارەی پێشانگای پەڕاوگەی قوتابیان لە پێشدەربوو ئامادەکردن با پێکەوە بینەرەوە ڤیتەبین و لە تەوری سێمدا پێتان نەگەینەوە. دیارە ئەو پێشنگایی ئێمە کە کردومانەتەوە وەکو خزمەتێکە بۆ قوتابیانی خۆشەویستی دەڤەرەکەمان بۆ ئەوەی کە ئێمە کە نتوانین لە زۆر لایەنەوە بتوانین هاوکاریان بی بەڵام لەو لایەنە دەتوانین کەوا باری سەرشانیان ئاسانتر کەین بەوەی کە پێشنگایەکی قرتاسیەمان کردوێتەوە بۆ ئەی بتوانین بە هەرزانترین نرخ پێداویستەکانی قوتابخانەیان بکڕن. دیارە ئەو قرتاسەیە کە ئێمە کردومانەوە ئەو پێشنگایە بۆ گشت بوارەکانی خوێندنگایە لە دەفتەر و قەڵەم و جانتا و دەفتەر ڕسم و زائیدان قەڵەم ڕەنگ دادەر و لاستیک و هەموو ئەو پێداویستانی کە لە قوتابخانە قوتابیەکان پێویستیانە. ئەو دیارە ئەو نرخانی کە ئێمە لەسەر ئەشیاکان دامان ناوە بەڕاستی زۆر جیاواز لە نرخی بازار شتەکانمان کوالیتی بەرزە هەمووی مارکەیەکی ئەسڵ و گونجاوە و لەگەڵ ئەوەشدا زۆر لە بازار هەرزانترە دەتوانم بڵێم دەفتەرێک کە لە بازار بە 3.5 لای ئێمە بە 2.5 یا 250 واتە هەر یەکێک لە پێداویستیەکان دەتوانم بڵێم 750 تا 500 فەرقە ئەوە لە کۆی گشتی شتەکان
ئێمە هەوڵمان داوە هەموو شتەکانمان زۆر هەرزانتر بێ ئێمە پێش ئەوەی کە ئەو پێشنگای بکەینەوە سەردانی زۆرێک لە دوکانەکانمان کردووە سەردانی بازارمان کردووە نرخمان وەرگرتووە هەوڵمان داوە ئەو شتانێکی هێناومانە زۆر لە بازار هەرزانتر بێ دەتوانم بڵم کە کەسێک بای 50,000 لە بازار بکرێ دەتوانێت بای ئەو 50,000 70,000 لای ئێمە دەتوانێت شت بکڕێواتە دەتوانم بڵم لە کوی 50,000 لای ئێمە 20,000 بۆ دەگەڕێتەوە. پێشانگای بریتە لە هەموو پێداویستەکانی قوتابخانە کە بۆ نمونە قەڵەمێک لە بازار بە 250 ئێمە 250 ئەیدەین هەمان قەڵەم و هەمان مارکە ئێمە لە هەموو بابەتەکانمان هەیە بەڵێ ئێمە بۆ نمونە جانتامان هەیە زۆر هەرزانترە لە چاو بازار ئەمە ئەسڵەکەمان هێناوە ڕاستی ئێمە ئەسڵەمانەوە کە بۆ ساڵێکی خوێندن بە تەواتی ببێت و قوتابی کەم دەرامەت ئیسفادەی لێ بکات و بێت ببینێ بۆ خۆی کە شتەکانمان زۆر زیاتر لە نرخی بازار هەرزانترە و هەروە بێتەوە لە جوملە فرۆشیش هەرزانترە. کەمپینی ببینەوە بێدەنگ مەبە لە پێناو چیدا ڕاگەیەنرا لە دوای ڕووداوی سووتاندنی یاخۆت ئاگرتێبەربوونی سێوان قادر و منداڵەکانی کاردانەوەیەکی زۆر دروست بوو بەڵام لە دوای ساڵێک لە تێپەڕبوونی ئەو کارەساتە گەرچی تا ئێستا دۆسیەکی لە دادگادەیەک لای نەکراوەتەوە کەمپینێک ڕاگدەگەیەنرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بە دروشمی ببینەوە بێدەنگ مەبە کە لەگەڵم کەمپینەدا وێنەی تۆمارکراوی دەرەوەی خانووی سێوان قادر دەبینێت لەگەڵ ئەو جم و جوڵانەی کە لە ناو وێنەکەدا هەیە کە لەم بڕگەی بەرنامەدا لەگەڵ بە میوانداری زۆر بەڕێز پەرچەم ئاتا قەرەداغی سەرپەرشتیاری کەمپینەکە دوێن و لەگەڵ تەوەرەکەشدا لە دیپیەمێکدا وێنەی تۆمارکراوی بەردەم ماڵی سێوان قادرتان پیشان دەدەین بەڵام زیاتر لەم تەوەرەدا گفتوگۆ لەسەرەوە دەکەین ئەم کەمپینە لە پێناو چیدا لە پێناو چیدا ڕاگەیەنراوە و ئایا کاردانەوەکانی ئەم کەمپینە چی دەبن کاریگەری لەسەر بەڕێوەچوونی دۆسیەکە لە دادگادا چی دەبێت. سەلات خان زۆر سپاس و پەرچەم ببوورە زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم کەمپینەتان لە پێناوچی ڕاگەیاند. بەڵێ طبعاً کەمپینی ببین و بێدەنگ مەبن ئەو کەمپینە بوو کە لە دوای سووتانی سێوان ئێمە بیرمانەوە کردەوە کە بۆ ئەوەی هەم ڕاگەیانەکان فشارێک بین بۆ ئەوی کە ڕاگەیانەکان جارێکی تر ئەم دۆسەیە دانەخرێت و لە هەمان کاتا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکەوان و هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک بۆ مافی ژنان یاخود بۆ مافی مرۆڤ کاریان کردووە بۆیە ئێمە دروستبوونی کەمپینی ببین و بێدەنگ مەبن لە 4 کەس لە سەرەتادا پێکاتبووین کە من و کاک سۆران عومەری پەرلەمانتار و ناز مەحموود ڕۆژنامەنووس هەروەها سۆلین عەلی ڕۆژنامەنووس کە کاتێک ئەم کەمپینەمان کرد لە سەرەتادا ئەو بە دوواداچوونێکی زۆر وردمان کرد لەسەر ئەو بابەتانی کە ڕەبتی هەیە بە کەیسی سێوانەوە جگەلەوەی کە ئێمە لەو پێشتری شەر بە دوواداچوونی وردمان کردبوو بەڵام هەستمان کرد خەریکە بابەتەکە بەلاڕێدا ئەبرێ جگەلەوەی بەلاڕێدابردننی لەلایەن خانەوادەی سێوانەوە کە بەردەوامی ساڵاتمان هەبووە لەگەڵیانە پەیوەندیمان پێوە کردوون داوای ئەوەیان کرد کە ئێمە فشارێک دروستکەین بە بیرۆکەیەکی جیاوازتر بۆی بڕارمانیا کە کەمپینێک دروستکەین ئەو کەمپینە لە هۆڵی ئەمنە سوورەکە 12 مانگ کەمپینەکەمان ڕاگەیان بە ئامادەبوونی سەرجەم ڕاگەیاندن کارەکان و ڕاگەیاندنەکان کە هەموویمان بەبێ جیاوازی ئاگادار کردوێتەوە لە هەمان کادا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەندین کەسایەتی بە خۆشحاڵیەوە کەمپینەکە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بۆ هۆی ئەوەی کە خواست و باسی ئەم چەند ڕۆژە هەمووی لەسەر باسکردن بە لەسەر ئەو کەمپینە و تۆڕە کۆمەڵاتیەکان جارێکی تر بیریان بکەوێتەوە کە دۆسەی سێوان بەکوێ گەشتووە. بەڵام کاردانەوەکان ئایا داواکاری گشتی هێنایە سەرخەت؟ تا ئێستا و کۆی داواکاری گشتی نابێتە سەرخەت نەخێر بەڵام
ئێمە چۆن لە کەمپینەکەدا دەڵین بێدەنگ نابین و بە دوواداچوونی ورد ماون کردو بۆ ئەم قەزەیە و هەنگاوی زیاتریش ئەنین چونکە داوامان لە سەرجەم ڕێکخراوەکان کردووە کە ئەوانیش هەماهەنگی لەگەڵ ئێمە بکەن بۆی بتوانین پێکەوە کەمپینی ببین و بێدەنگ بن بەردەوامی هەبێ و دۆسەی سێوان یەکلایی بکرێتەوە بەو شێوازەی کە لە گرتە ڤیدۆکە هەموو کەسێک بینیوێتی و هەموو کەسێ خەفەتبار بووە کە کەسێک بەم جۆرە قێزەونە بەم جۆرە دڕندانە بتوانێت سێ مناڵ و خێزانی خۆی بسووتێنە. زۆر باشە بۆچی دوای زیاد لە ساڵێک هێشتا دۆسەی سێوان بەو بەرچاوڕوونیە کە جەناب داماژی پێەکەی هێشتا هەر بە خاوخلیچکی و بە زۆر لەسەر خۆی و بە هێواشی لە دادگای ماوەتەوە هۆکار چییە کە دادگا تا ئێستا نەیتوانێت بڕیارێکی دروست بدات لەبارەی ئەنجام دەدی ئەم کارەوە؟ بەڵێ دیارە ئەگەر من حاکم بوو مەلانێ هەر هەمان ڕۆژ حکمی لە سەردارەدانم دەرکردە بەڵام بەداخەوە ئەمە پرسیارێکە کە ئەبێ ڕوبەڕووی حاکمەکان بکرێتەوە بەڵام لە دۆسەی سێوانە سێ حاکم هەبووە دوو حاکمیان وتویانە کە ئەم کەیسە جارێ لەبەرەوەی بێجگە لە دیار کە هاوسەری سێوانە کەسێکی تریش لەم کەیسەدا تۆمەتبار کراوە کە ئافرەتێکە کە ئەمە نیگەرانی لەلایەن خانەوادی سێوانەوە دروست کردو بەوەی کە دادگای کوردستان بەبێ ئەوەی یاخود با بڵێن محکەمەی سلێمانی بەبێ ئەوەی کە دادگایی بکرێ ئەم کەسە لە کاتی لە کۆڵینەوەی ئازاد کراوە ئەمە بووە کە بۆتە هۆی دڵگرانی بۆ خانەوادەکەی سێوان کە چۆن لە ڕووی قانونیەوە کەسێکە دادگایی نەکرێت ئازاد دەکرێت بۆیە دەستێوەردان هەبووە لە بابەتەکە بۆیە بێدەنگیان لێ کردووە ئەگەرنا چەندین دۆسەی تریش هەبووە لە دوای کارەسات ئەم کارە ساتە دڵتەزێنە بۆ بەڵام حکومەکەشی یەکلایی بۆتەوە ئەوانی هەر لە چەند ڕۆژانەیە ئێمە بیستمان لەبەر ئەوە ئەم بەلا ڕێدابردنە کاری ئێمەیە و کاری هەموو خەڵکی کوردستانە کە بتوانین سێوانێکی تر دروست نەبێتەوە چونکە خانەوادەی سێوانیش لەگەڵ ئەوە دانین کە ڕاستە ئەوان کچەکەیان ڕۆی مناڵەکان ڕۆشتن بەڵام نایەنەوێت بە سوڵحێکی عشایری ئەم قەزەیە بێدەنگ بکەن ئەوەندێک کە زانیاریتانە بە باز لە سوڵحی عشایری دەکرێت؟ بەڵێ چەندین جار کە خانەوادەی سێوان ئاگادار کراونەتەوە و مەبلەغی پارەی زۆریش خراوەتە بەردەستیان بەڵام خانەوادەی سێوان نایەنەوێت سێوانێکی کە دروست بێتەوە بۆی بە هیچ شێوەیەک کوڕەکەەوە پارەخراوەتە بەردەمیان؟ بەڵێ زۆر باشە پەرچەمخان ئەوەی کە لەم ڤیددیوە دەبینرێ ڕەنگە ئەمە پاڵپشتیەکی یا زیاتر کاردانەوەی کەمپینەکە بەهۆی ئەم ڤیددیوەوە بوو بێت چونکە ئێستا هەموو چاوەکان لە دوای ئەلانی کەمپینەکەش هەر لەسەر ڤیددیوەکەیە ئەم ڤیددیوە دەڵێ چیت چونکە زۆر جار ڕەنگە خەڵکێک کات ژمێرەکە ڤیددیوەکە بەدڵنیاوە هەندێکشی لێ قرتاوە هێشتا بەم ڤیددیوە دەتانەوێت بڵێن چی بڵێن تۆمەتبار زیاتر ڕەنگە گومانی تاوانبارکردنی مێردەکەی بێیان ئەو ئافرەتە بێ کە لە ناو دۆسیەکەدا هەیە یاخود شتێک نەماوە ڕەنگە بگاتە ئەوەی کە بڵێ گومان چونکە ئەگەر ئێوە پێشتر ڤیدۆکانی سێوان ببینن لە کاتێکا کە لە نەخۆشخانەیە و ئیفادە ئەیات ئەگەر لەگەڵ ڤیدۆکەیە بەراوردیکەن بە یەکتر ئەو قسانی کە سێوان لەسرە مەرگا ئەیکا هەمان ئەو شتێکە لە ڤیدۆکەیە هەیە واتە هیچ شتێک ئینکاری لێ ناکرێت ئەگەر لە حاڵەتێکیشە ئەگەر دادگایەک بێت لە کاتی ئەوەی کە قانونیەن و بە هەموو شێوازێک ئەمە نەکەرمن هەموو خەڵک ئەمە ئەزانێ کەسێکە لەسرە مەرگا ئیفادە ئەیە یعنی ڕێک ئەو قسەی پڕاوپڕی خۆیەتی کە ئەبێ وەرگیرێت یعنی تۆ وازانە ڤیدۆ هەر نەبووە وادان ئەم ڤیدۆیە هەر نییە ئەی ئەو ئیفادانی سێوان یعنی چی لێ ئەکا قانون یعنی چۆن بێدەنگی لێ ئەەکەن زۆر باش ئێوە کەمپینەکەتان لە پێناوەیە کە تۆمەتبار یا تاوانبار دەرنەچێ لە پێناوەیە کە بەرگری لە مافی ئافرەتێک دەکەن کە ڕەنگە هێشتا مافی خۆی وەرنەگرتی پێ یا کە سوکارەکەی مافی سووتانی سێوانەوە وەرگرتی پێ یا نەخێر دەتانەوێت یاسا عەدالەت و ڕێڕەوی خۆی وەرگرێ و دۆسیەکە بەلا ڕێدا نەبرێت یەکەم نامانەوێت هیچ دەستێوەردانێک لەم کەیسەدا هەبێت ئەگەر بەڵێ هەیە ئەگەر کەیسی سێوانیش نەبێ هەر کەیسێکی تر بووە دەستێوەردانی کۆمەڵایەتی سیاسی دەستێوەردانی سیاسی لە ناو کەیسەکەدا هەیە بۆیە ئەمان داوای ئەوان کردووە کە کاتێک ئەم تۆمەتبارە ئازاد کراوە دیسانەوە داوای تەمیزیان کردووە کە ئێستا بۆ تۆمەتباری دووەم لە هەولێرە بەڵام هەتا ئێستا ئەوەشی جوابێکنی وە محکەمەی دیاریش بەی شێوەیە دیار نییە کاتێکال ئەگەر وا دابنین مێردی سێوان ئەنجامدەری کارەکەیە خۆ هیچ پلە و پۆستێکی وا گەورەی حیزبی نییە مەبەستمە دەستێوەردانی سیاسی مەرج نییە کەیسەکە هەر ڕەبتی هەبێت بە دیارەوە یان دەستێوەردانەکە هەر دیار بێ ڕەنگە
کەسایەتی تر هەبێ لە ناو بابەتەکە کام لە تۆمەتبارەکان لە هەولێرن ئەوەتە بوو بوراڵی بەڵێ ڕەنگە زیاتر ئەو خانمەی کە یان با بڵێن ئەو ژنەی کە بۆتە تۆمەتبارەکان بەڵێ چکە ئێمە دوو تۆمەتبارمان هەیە دیار و ئەو ئافرەتەیە ئەو ئافرەتەش کە ئێستاوەتە لە هەولێر دەست بەسەر یاخود نەخێر ئازاد کراوە بەبێ ئەوەی کە دادگایی بکرێن لە هەولێر وەکو پەنادراو لەوێ یانە چکە ماڵی لە چەمچە ماڵە ئێستا ماڵی لە چەمچە ماڵ نیە ماڵەکە براوەتە هەولێر نەک براوەتە هەولێر دۆسیەکە براوەتە هەولێر باشانی ئەم ئافرەتە ئێستا باش بۆچی دۆسیە دەبرێتە هەولێر لە کاتێکا حەدەست بۆ تەمیز ئەبرێتەوە داواکاری گەشتی لەبەر ئەوە ڕۆژ بەڵێ لەبەرەوەی کە لێرە جا ئافرەتە ئازاد کراوە بنەماڵی سێوان یاخو با بڵێن پارێزەرەکەی سێوان داوایەوەی کردووە کە دۆسیەکە ببرێتەوە هەولێر زۆر باشە لێ کۆڵینە وردەکانتان یا با بڵێن ئێستا گەر وتەی ماڵی بەس ببوورە من جوابێ و پرسیارەتم نایەوە کە بۆچی لە ئەم کەیسەیان ئەم کەمپینە هەدەفەکەی ئێمە چییە تەنها ئەمە نییە کە ئێمە بڵین ئێمە ئەمانەوێ یاسا سەروەر بێ ناکرێ هەر ژن بسووتێنرێ و هەر ژن بکوژرێ و ئێمەش بڵین با یاسا سەروەر بێ نەخێر ئێمە ئەمانەوێت ژن وەک مرۆڤ سێرکرێت پیاوی ژۆکو مرۆڤ سێرکرێت یعنی ئێمە ئەمانەیە مەسەلەی کوشتن لە کۆمەلگای ئێمەجا نەبێتە ئەوەی کە ببێتە دیاردا ڕۆژ بە ڕۆژ ئێمە بێ هەواڵی کوشتن ببیستین یعنی ئەگەر کەیسی سێوانە بێ خۆ خانەوادەی سێوانیان لە دەستیاوە یعنی ئەتوان بڵن کچەکەی ئێمە ڕۆی ئەتوان بە شێوازەی کە بیرکەنەوە بەڵام نە ئەوان نایەنەوێت لە ماڵێکی ترا لە ماڵی منە لە ماڵی تۆیە سێوانێکی کە دروست بێتەوە بۆیە بەردەوامیان ئەبێ لەم کەیسە چەندێکە خۆت وەکو سەرپەرشتیاری ئەم کەمپینە وردبینی و تحقیقەکەی لەناو ئەم دۆسیەدا کە هێندە نازانم هەندە بەرچاوت ڕوو نەدەڵێ گەر من حاکم بووە یەکەم ڕۆژ حکمی سێدار بەڵێ لەبەرەوەی پێش ئەوەی سێوان گیان لە دەست با من چوومەتە نەخۆشخانە بۆ لای سێوان و ڤیدۆی سێوان جگەلەوەی کە خۆم ڤیدۆیەکەم کردووە ڤیدۆی تریشی هەیە کە سێوان دانی بەوەیانە کە شێوای لێ کردووە و کێ سەبەب بووە و کەی پەیوەندی نێوان دیار و سێوان تێک چووە چکە ئەمان دیارە پێشتر دوو هاوسەر بوون زۆر یەکتریان خۆشویستووە بەڵام بە حکمەوەی کەسێکی تێرواتە کەسی سێمێتە نێوانیانەوە ئەم پەیوەندیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم کارە ساتی بەڵگەماوە هێشتا ئاشکرای بکەنێ وەکو کەمپینەکەتان ئێمە ناتوانین لە ئێستا هەموو شتەکان بڵێن بەڵام ئەو هەڕەشەکردناری کە دیار پێشتر کردوێتی لە دایکی سێوان بە سەوتیش ئەوە هەیە کە وتێتی ئەگەر کچەکەت بێدەنگ نەکە یاخود عاقڵی نەکەی بۆتە کوژم لە ماڵەکەیە کە ئەمە خۆی لە خۆیە تهدیدێکی کوشتنە ئەم سەوتە هەیە جگەلەوە ئەو ڤیدۆیانی تری سێوانمان هەیە بەڵام ئێمە لە ئێستا ئەوەی کە ئەمانەوێ بیکەین کۆکردنەوەی ئیمزایە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە کە ئەمانەوەی کەمپینەکە بەرفراوانتر کەین تەبان ئەمە ئێمە بەتەنها ناتوانین من ناتوانم ئەوە داوای لە سێداردان و کوشتنی ئەنجام دەرەکەژەکەن هەردوو تۆمەتبارەکە هەردووکی لە کاتێکە بەداخەوە زۆر کاتەکانی دیکە ڕێکخراوەکانی بواری کۆمەڵگەی مەدینی هەمیشە دژی کوشتنەوە و لە سێدارەدانی تاوانبار بوون تەنها زۆر جاریش تەنها لەبەروی کە یاسایەکی ئیسلامیە بۆیە خەڵکێگەی دژایەتیەکە لە کاتێکە هەرخوا لە قورآن فەرمێ لە قیساس و تۆڵەکردنەوە ژیان هەیە بۆ خەڵکانێک کە خاوەن فام و عاقڵ و تێگەشتون مەبەستمەیە بۆچی ئەم لە کاتێکا بەشێ لە ڕێکخراوە قەزا و قەدەر نەبوو هەتا تۆ بڵێ ئاسایی و بالای خۆش ئەویش بۆ کوشتنەوەی یەکەم حەزێکی کاتی بووە کە ئەم کوڕە لە پێناو حەزێکی کاتی خۆیان لە ئافرەتێکیەوە باشە جگەلەوە ئەگەر دیقەتی ڤیدۆکەتانیا بێ زۆر زۆر بەوردی زۆر بە جوانی دیارە کە ئەمە پلانە یعنی من ئەگەر ماڵە دراوسەیەک لە تەنیشتما بێ ئەگەر من بسووتێم یان من شەڕم بێ لەگەڵ برایەکی خۆما لە ناو ماڵەکەیە چۆن دراوسێکە لەو دیوی دیوارەکەەوە گوێ ئەگرێت و سێرەکە ئەو جوڵەی ئەو ئافرەتە لە ڤیدۆکە دیقەتی بن ئەمە خۆی لە خۆیان قسەیە کە ئافرەتە چۆن نایەتە دەرەوە ئەی کاتێکە سێوان لەویایە و سەوت بەرزکردنەوەی دیار هەیە و ئەو داری کە ئەیکێشێ بەقاچیانی ئافرەتی لەو دی و بێت ئەگە من ماڵە دراوسەکە ئەمە ماڵێک نییە بڵم چوار ماڵمان بینە کە ماڵێک بوو بە دیواری بە دیوارتەوە یعنی یەک خێزانە ناکرێتەوە نێتە ئەم زۆر باشە ڕەنگە خەڵکێک لەسەر و ڤیددیوە هەندێک ڕوونکردنەوەی زیاتری بوێت کاتێکە مێردەکەی سێواندێت یەکەم جار عەرەبانەکە نازام دەشکێنێ دوای ئاگرێک لە بەردرگا دروستەکە ئەمانە هەمووی چین ئەم جوڵانەکە دەیکا دەڕوات و دێتەوە و زۆر شپرزەیە ئەگەر دیقەتی دیار بان دیار زۆر شپرزەیە یعنی هاوسەری سێوان بە جددی زۆر شپرزەیە کە چۆن ئەو کارە ئەنجامەیە واتە کاتێک کە دیار ئەچێتە ژوورەوەیەتە دەرەوە دوایەوە
یعنی چەند خولەکێک ئاڕوات لە کاتی ڕۆشتنا کە دیار بە پاسکیلەکە ئاڕوا ئاوڕێکایەتەوە بۆ دەرگای بۆ ماڵەکەی خۆی یعنی بە چەند سانیە بە چەند خولەکێک اینجا ماڵەکە گەڕەگرێت کە دیار ئەگەڕێتەوە ناچێتە ژوورەوە بپرسێ کواسێ مناڵەکەم دیار لە بەردەرگاکەیە دانیشێت جارە خەمی ئەوەیەتی فکری ئەوەی هەیە کە پاسکیلەکەی لابە بۆی سارەکەنی کا بە ژێرەوە ینی بەجددیە ئەمە خۆی لە ئەماگرە چۆن دروست بوو ئەوەندێک کە زانیاریتانە بە غازێکی تایبەتە بڵاو کراوەتەوە یاخۆت ئەم ئاگرە پێشتر لە سەرەتای کەیسەکە دەنگۆی ئەوە هەبوو کە لەم ماڵەدا نەوت نییە کە باسکرا بوو بەڵام یەکەم دقە دیارە بینن کە دەبێ نەوتی بەدەستەوەی دەبە نەوتەکەشە باتە ژوورەوە باز لەوە کرا کە شۆڕتی کارەبایە کە بەداخەوە ئەمە یعنی ئەبوایە لایەنە پەیوەندیدارەکان زۆر بەجددی کارانە سەر ئەمە بکردە ئەگەر شۆڕتی کارەبا بێت چۆن ئەو مناڵە بەدارێکەوە مناڵی سێوان ئەچێ کارەبا هەڵایەتەوە یعنی ئەمەش خۆی لەخۆی هەیە کەواتە کارەبای ڕێسی نەبووە هەتاوەکو شۆڕتی کارەبا بێ کارەبای مۆلی دەبووە واتە دیارە کە ئەمە چۆن نەوتەکە کراوە بە ماڵەوە غاز کراوەتەوە هەموو شتەکان ڕوونە ڕەنگە لە ڕووی قانونیەوە من نەتوانم زۆر جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە ینی بیرۆکەی خۆم بەمشکە من پارێزەری سێوان نیم بەڕاستی بەڵام لەبەر ئەوەی کە شتەکان ئەبینین هەریەکە شیکاری خۆی ئەکا بۆ بابەتەکە دەتانەوێ و هەڵمەتی کە بۆ کۆکردنەوەی واژۆ دەستی پێ دەکەن کێ واژۆتان بۆ بکەوە واژۆیانە بۆ چیە بێ بۆی کە کەیسەکە زوو بڕوا یاخود نا بۆی کە تۆمەتبار ئەوەی کە بەڵگەی ڕوونی لەسرە وەکو تاوانبار بناسێنرێت بەڵێ من کاتێک کە ئەم کەیسە کە پێشتر هەبوو لە چەندلایەنێکی پەیوەندیدار ئاگاداری ئەم بابەتن ئێمە پێشتر لەسەرەوە قسەمان کرد کە وتمان ئێمە لەسەر ئەم بابەتە بێدەنگ نابین زۆر پێویستەکە کە حکوومەتی هەرێم بێتە جواب لایەنە پەیوەندیدارەکان سەرۆکی هەرێم بێتە جواب بێتە سەرخەت لەسەر ئەم کەیسە چۆن لەو پێشتر هاتە سەرخەت لە ئێستەیە یعنی سێوان ڕۆی بەڵام وەرە ئەو داوای ئاخیری سێوان تۆ جێبەجێکە ڕاستە سێوان داوای کردو ببرێتە دەرە و تۆ قبوڵی ئەم داوای سێوانت کردووە بەڵام دەی فەرموو ئێستا ئەم داواکەی سێوان جێبەجێکە کە سێوان گیانی لە دەزیا و ڕۆشتووە یعنی زۆر ئەمە ئەو بەڵام بە بینەران و بە ئێوەش کە شتێک هەیە لەمەیە سێوان بوو بە معجیزە یعنی ئافرەتێک لە سەدانەوەی جەستەی سوتا بێت بەڵام هەتا ئیفادەی خۆی تەواو نەکات هەتا هەموو ڕاستەکان ئاشکرا نەکاتم ئافرەتە نەمردووە چۆن گەشتیتە سەرسەری سێوان تۆ تێنەگەشتم چۆن گەشتیتە سەرسەری سێوان پێش وەفاتکردنی بەڵێ دەکاتێکا وەکو لەو کاتا وەکو هەر ڕووداوێکی ئاسایی سیر بکرا ناوتە ئاگرێ کەوتوێتەوە تۆ چۆن بێت کردەوە کە پێشەوە بچی تەسویریشی بکەیت بەڵێ لەبەر ئەوەی من هەم خۆم ڕاگەاندکارم هەم لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیشکارم کردووە بەڵام ئەو ڕۆژەی کە من چوومەتە لای سێوان بۆ هیچ مەبەستێکی ڕاگەاندن من نەچوومەتە لای و بۆ هیچ مەبەستێکی ڕێکخراوەیش نەچووم لەگەڵ یەکێک لە پام نێرەکان یەکێک لە کەناڵەکان داوای ئەوەی کرد کە بێکەوە بڕۆینە لای کەیسی سێوان کە من چوومە ئەوێ دیارە یەکەم جار باوکی سێوان زۆر تووڕە بووتی نامەوێ ڕاگەاندن بێت لەبەر ئەوەی کە هەمووی هەر قسە ئەکات و کچەکەی من خەریکە ئەمرێ وتم تۆ چیت ئەوێ وتی مامی سێوان و برایەکی سێوان بڵێ مامە شەفیق و کاکدانە وتی دەنگی سێوانمان بۆ بگەێنە ئەو بۆ ئەو ڤیدۆی کە کرا من ناردم بۆ بەڕێز سەفیندزەی و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان وتم وەرە جواب من هەر لەناو خستەخانە ئەو ڤیدۆیم نارد ئەوە بووشەوەکەی خۆشی پەیوەندی بە کاکداناوە کردبوو کە کاکنێرچیر دەڵێت ئەو داوایە جێبەجێکەم و ئەینێرمە دەرەوە ئەو بوو دواترم ڤیدۆیە ئەو کەسێکە لەگەڵ منابوو ئەو لە ڕوودا و بڵاوی کردەوە من ناردم بۆ ڕاگەانەکانی ترێکێکراوانەکەی 24 بوو کە بۆی کە کاری لەسەرکەن و کۆمەڵشتی نەبینرا و من بڵاوم کردەوە لەسەر دۆسێکە بەجددی کەیسی سێوان نەگۆکو لایەنە عاتفیەکەی ئەمە خینە ئەولاوە بەڵام بجددی کارێکی قێزەونەکە کراوە بەرامبەر نەبیسرا و نەگوتراو هەیە لەو ڤیددیوەیە تۆ ڕوبەڕوو تا ئێستا باست نەکرد بەیان پێویست بکە خەڵک بیزانێ پێویستەکە خەڵک زۆر شتیکە هەیە کە بیزانێ بەڵام ئەمە نەوتراوە ڕەنگە هەندێک شت هەبێت کە نەوترابێت ڕەنگە هەندێک شت هەبێت کە جارە خانەوادی سێوانیش نایەوێت ببورن نانەوێت کە باسی ئەو بابەتە بکەن بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە بەجددی کا لەسەر ئیشەکەکەین وە شتێک زۆر گرنگە ئەوەیە کە
پێشتر کە ئافرەتێک ئەکوژرا کە ئافرەتێک کە قسەی لەسەر ینی ئانویسکاری لەسەر بکەن خانەوادەکان ڕێگر بوون بەڵام بە خۆشحاڵیەوە کە خانەوادەی سێوان زۆر هاوکاری ئێمەیە یعنی لە وتنی ڕاستیەکانە لە هاوکاریکردمان لەو شتانی کە پێویستە و ضرورە بوترێت و بکرێت یعنی بۆیە لە ئێستا ئەو ڤیدۆیی کە ئێوە بینیوتانە ئەم ڤیدۆیە نێردراوە بۆ لایەنێکی پەیوەندیدار کە ئەوانیش وردبینی لەسەر ئەم بابەتاکەن واسە ئێمە نەوەستاوین لەوەی کە بە چاوەڕێەوە بین خەڵک ببینێ و خەڵک قسە بکەن نەخێر ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت لەسەر ئەم بابەتە قسە بکەن چونکە ئێمە بێدەنگ نابین لەسەر ئەم بابەتەوە ئەگەر بێت و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لەم بابەتەیە بێدەنگ بێت بەم جۆرە ئەوە ڕەنگە پێویستکە لەو کاتەیە ڕێکخراوەکانی مەدەنی کارێکی تر بکەن زۆر بە کورتی پێم بڵێ ئایا هیچ هەڕەشە مەترسیەک لەسەرێ وەکو کەمپینەکە هەیە فشاری بۆ وەستانتان ئێمە ناوەستین بەڵام خانەوادەی سێوانی ژاگاداری ئەوەن کە لە ڕۆژی کەمپینەکە یەک دووشتی ناخۆش ڕۆیە لەسەر ئەم بابەتە بۆ ڕاگیرکردنی بۆی کە ئێمە کەمپینەکە ڕابگرین یەکێک لەوانە تەلەفۆنێک بوو کە لەو کاتەیە بۆ من کرا و یەک دوو پامێری کەناڵەکانیش ئاگاداری ئەم بابەتە بوون بەڵام وەکو ترز نەخێر من ئەسڵ لەو کاتەشە کە ئەوان زانیان ینی وتم هیچ شتێک بە تەنانەت ئەندامانی کەمپینەکەش ئەم بابەتە نەزانن لەبەرەوەی نەبێتە ترسێک یان جۆرە شۆکێ لە ناو خەڵکەکە دروست بێ هیچ باسی بابەتەکەم نەکرد بەڵام لە کاتی تەقدیماتکردنەکە کە من تەقدیماتم ئەکرد مایکەکە هیچ کێشەیەکی نەبوو بەڵام کاتێک وتم فەرمونون با ئەو گرتە ڤیدۆیە بەڕێز سۆران عومەر شەرحی کات و ئەمانە مایک لە ئیش کەوت یعنی بەبێ ئەوەی کە هیچ خەلەلێکی هەبێت سەوتەکە ئەهات ئیتر نازانم ینی ئەمە دەست بوو یان ئەمە چی بوو بەڵام بەڕێوبەری هۆڵەکە ئەیوێت ئەمە یەکەم جارە کە ئێمە خەلەلی مایکمان هەبێت ئەنی شتی وردە دروست ئەبوو بەڵام ئێمە کاتە دەستمانیاوەتە شتێک ئەکیید بەعقیدەوە دەستمانیاوەتە ئەم بابەتە وە کارێکی ئینسانیە وە کارێکە لە خزمەتی هەموو کۆمەلگای کوردیایە وە سێوان ئەبێ ببێتە نمونە بۆ هەموو ژنێکی تر زۆر سپاس بۆ بەڕێز پەرچەم عتاقەرە داغی سەرپەرشتیاری کەمپینی ببین و بێدەنگمە من زۆر سپاس بۆ ئومێدی سەرکەوتن بۆ ئێوە عەزیز خۆشەویست بەڵێ ئازان و خۆشەویستانم کاتی بەرنامەکەمان بە کۆتا گەشت چەندین ساڵە لە هەرێمی کوردستان بەشێ لە ڕێکخراوەکان بەدژ ئەو یاسا پڕ لە مرۆڤ دۆستیەوە دەچن کە بکوژی بەبێهۆ پێویستە بکوژرێتەوە کە لە کاتێکا لە قورآنی پیرۆز خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الألباب بەڵام مای خۆشحاڵیەکە ئێستام خانمە و ئەو ڕێکخراوانی کە لەگەڵیانە کارەکەن لە قەزیەی یا دۆسیەی سێوان قادرا هەمویان هاوڕان لەسەر کوشتنەوەی بکوژ و ئەنجامدەری ڕاستەقینە و یەکەمی ئەو ڕووداوە پڕتراژیدیاکە مای خۆشحاڵیەکە پێویستە کۆمەڵگە لە پێنا و پاکردنەوەی لەو خەڵکە قێزەون و ئەنجامدەرا پێویستە پاک ببێتەوە وە کۆتایی بەو خەڵکە دزێوە بێنرێ خۆشحاڵ بووین کە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە بەرنامەی ئەمڕۆشمان بۆ کەتاگەیان تا بە یەکگەشتنەوەی تر لاڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێنین خواتان لەگەڵ.